سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. با گەشتی هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی یەکشەممە هاتوومەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەروەردەی منداڵانی مەریوان لەلایەن ئەنجومەنی سەوزی چیە؟ برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، نیشتەجێبوونی 8,000 کەس لە ناوچە پراوێزنشینەکانی بۆکان، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچەی ئەمەلیاتی پارسی جنوبی، دۆخی خراپی بێداشتی بەندی هەشتی زیندانی ئەڤین، دەستپێکردنی دووبارەی ناڕەزایەتی کشاوەرزان لە فەڕەنسا و پێکهێنانی کۆنفێدراسیۆنی کرێکارانی ئێرانی لە ئاڵمان. درێژەی هەواڵەکان. پەروەردەی منداڵانی مەریوان لەلایەن ئەنجومەنی سەوزی چیە؟ ڕۆژی شەممە 5 ڕەشەمە ئەنجومەنی سەوزی چیای مەریوان خولی پەروەردەی ژینگە دۆستی بۆ کۆمەڵێک لە منداڵانی مەریوان دانا و لەلایەن بنەماڵەکانیانەوە پێشوازی لێکرا. بەپێی راپۆرتەکان گەشتی زانستی کومیتەی منداڵان و مێرمنداڵانی چیا بۆ سروشتی ناوچەی مەریوان سەبارەت بە کانیاوەکان و شێوازی دروستبوونیان، هەروەها گرنگی کاناویەکان و پاراستنیان بەڕێوەچووە و منداڵە چاوگەشەکانی مەریوان فێری خۆشەویستی بۆ نیشتمان و ژینگەی کوردستان بوو. دەست بە سەرکرانی هاوڵاتیەک لە سەرپۆلی زەهاو. لە ڕۆژانی ڕابردوودا هاونیشتمانیەکی خەڵکی سەرپۆلی زەهاو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. بەپێی راپۆرتی هێرانە ئەو هاوڵاتیە کە هێشتا ناسناوی ئاشکرا نەکراوە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە بیانووی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نارەکانی ڕژیم دەست بەسەر کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر شوێنی ڕاگیران و ناسناوی ئەو هاوڵاتیە لە بەردەستانیە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. شەوی هەینی 4 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی یاسین فەلاحی بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی هەینی کۆمەڵی کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و کۆڵبەرێکی خەڵکی گوندی وشکەڵانی سەر بە شاری مەریوان بە ناوی یاسین فەلاحی تەمەن 23 ساڵ لە کاتی هەڵاتندا لە بەرزایی کەوتۆتە خوارەوە و جەستەی لە چەند لاوە بە سەختی بریندار بووە. جێگای ئاماژەیە کە ئەو کۆڵبەرە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراوە. نیشتەجێبوونی 8,000 کەس لە ناوچە پراوێزنشینەکانی بۆکان. سەرۆکی دادگوستەری ئازەربایجانی غەربی ڕۆژی شەممە 5 ڕەشەمە ڕایگەیاند نزیکەی 8,000 کەس لە جەمعیەتی بۆکان لە ناوچە پراوێزنشینەکان کە ناسراوە بە مەسکەنی نائیمەن نیشتەجێن و لە هەموو ئیمکاناتێکی ڕفاهی بێبەرین. بەوتەیە و بەرپرسەی ڕژیم ئەو 8,000 کەسە لە 12 ناوچەی شارستانی بۆکان شناسایی کراون و وێڕای نائیستانداربوونی خانوەکانیان لە ئاو بەرق و گاز و ناوەندی پەروەردە و بێهداشت بێبەشن. دەوڵەت بە بیانووی ئەوەی کە ئەو ناوچانە بە فەرمی لەلایەن شارەوانی و ئیدارەی ڕێگە و شارسازی نەناسراون هیچ پرۆژەیەکی ئاوەدانکردنەوەیان تێدا ئەنجام نەداوە. یان لەدەستانی شاخەوانێکی خەڵکی سنا لە شاری تاران. لە ڕۆژانی ڕابردوودا ئاگرین لوتفی شاخەوان و سەهۆڵەوانی خەڵکی شاری سنا لە یەکێک لە شاخەکانی نزیک تاران لە کاتی سەرکەوتن بەسەر تافگەیەکی سەهۆڵدا گیانی لەدەستدا. ناوبراو یەکەم کەس بوو یانەی شاخەوانی ژنانی لە کوردستاندا دامەزراند و لەم بوارەشدا ڕاهێنەر بوو. خاتوو ئاگرین لەگەڵ هاوڕێکانی هەوڵی سەرکەوتن بۆ سەر تافگەی سەهۆڵی نەوە لە نزیک تارانیاندا. لە کاتی سەرکەوتندا پارچە سەهۆڵێک لە بەرزایی بەسەر ئاگریندا دەکەوێت و دەست بەجێ گیان لەدەستدات. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچەی ئەمەلیاتی پارسی جنوبی. ڕۆژی شەممە 5 ڕەشەمە کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە ناوچە ئەمەلیاتیەکانی پارسی جنوبی لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەکانی 5م، 6م و 9م هەروەها کرێکارانی شاغڵ لە شرکەتە پەیمانکاریەکان لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەتەوە. بەوتەی کرێکاران لەم ڕۆژانەدا کە شۆفێرانی شاغڵ لە شرکەتە پەیمانکاریەکان ناڕەزایەتیان دەربڕی بوو
لەلایەن خاوەنکارەوە لە سەرکار تعلیق کراون. اتحادیەی سنفی کرێکارانی پارێزگای بوشێر بۆ ماوەی یەک هەفتە کۆبوونەوەی کرێکارانی دواخستاک و ڕۆژی 22 بەهمەند تێپەڕ دەکات و ئێستا وەڵامی داواکاری کرێکاران ناداتەوە. کرێکاران یەرکان سالس خوازیاری گەڕانەوەی هاوکارە تعلیقکراوەکانیان بۆ سەرکار وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان بەکردەوە دەرهاتنی تەواوی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، پێدانی مافی مەرەخەسی دوو بە دووی کرێکارانی بەشی پشتیوانی، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمە، هەروەها دابینکردنی ئیمکاناتی ڕفای بوون. ئیدامەی مانگرتنی کرێکاران لە شرکەتی ملی فولادی ئەهواز. کرێکارانی شاغڵ لە شرکەتی ملی فولادی ئەهواز ڕۆژی شەممە 5 ڕەشەمە بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی گروپی ملی فولادی ئەهواز خوازیاری وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، گەڕانەوەی هاوکارە لە سەرکار دەرکراوەکانیان بۆ سەرکار، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوو. دۆخی خراپی بەهداشتی بەندی هەشتی زیندانی ئەڤین. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، دۆخی بەهداشتی بەندی هەشتی زیندانی ئەڤین زۆر خراپە و ئاماری بەندکراوان چۆتە سەرەوە بە جۆرێک کە نەخۆشی پێستی و ئەسپێ لە نێو بەندکراواندا بڵاو بۆتەوە. بەپێی راپۆرتە 170 بەندکراو تەنیا لە بەندی هەشدا ڕاگیراون کە دوو هێندەی زەرفەتی ئەو بەندەیە. هەروەها بەهۆی نەبوونی ئیمکاناتی بەهداشتی و بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی بەندکراوان، ئەسپێ لە نێو بەندکراواندا بڵاو بۆتەوە و چەندین بەندکراو تووشی نەخۆشی پێستی بوون. ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە سازبوونی مەترسی لەسەر گیانی بەندکراوانی بەندی هەشتی زیندانی ئەڤین هۆشداریان داوەتە دەستگای قەزایی و داوای دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بۆ زیندانیان دەکەن. بێبەشکرانی ڕەزا ئەقدەسی لە دەستڕاگەیشتن بە دەرمان. ڕەزا ئەقدەسی چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. بەپێی راپۆرتی کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، ڕەزا ئەقدەسی لە ئێشی سەختی هەردوو لاقی دەناڵێنێت و وێڕای چەند جار سەردانکردنی بێداری دۆخی تەندروستی خراپتر بووە. ناوبراو هەروە کێشەی بیستنی هەیە و ماوەیەک لەمەوبەر بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان ڕاگوێزرا، بەڵام ڕوون نییە کە پرۆسەی دەرمانیەکەی بە تەواوی جێبەجێ کراوە یان نە. ڕەزا ئەقدەسی کرێکاری لەسەر کاردەرکراوی ئێران خۆترە و کە لە مانگی خەزەڵوەری 1402 پاش بانکران بۆ دادسەرای ئەڤین دەست بەسەر و زیندانی کرا. تعلیقکردنی خوێندکارێکی دیکە لە زانکۆی خواجە نەسیر. بەپێی راپۆرتی شۆڕای سنفی خوێندکارانی ئێران، سپێر ڕاستی خوێندکاری زانکۆی خواجە نەسیر بەهۆی دەربڕینی ناڕزایەتی لە ئاز هەڵسوکەوتی حراست بۆ ماوەی 2 تەرم تعلیق کراوە. سپێر ڕاستی خوێندکاری بواری کارناسی ئەرشەدی هەوافەزا لە زانکۆی خواجە نەسیرە و پاش ئەوەی لە ئاز هەڵسوکەوتی نایاسایی حراست ناڕزایەتی دەربڕیوە، بە تۆمەتی تێکدانی نەزم و ئاسایشی زانکۆ بۆ ماوەی 2 تەرم لە خوێندن تعلیق و لە هەموو خزمەتگوزاریە ئامۆزش و ڕفاهیەکان بێبەشکراوە. دەستپێکردنی دووبارەی ناڕزایەتی کەشاوەرزان لە فەڕەنسا. ڕۆژی شەممە 5 ڕەشەمەی 1402 کەشاوەرزانی ناڕازی فەڕەنسا بۆ جارێکی دیکە دژ بە سیاسەتەکانی دەوڵەت ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان پێشانگای بەرهەمی کشتتوکاڵی لە شاری پاریس کراوەتەوە و ئیمانوئێل ماکرۆن سەردانی ئەو پێشەنگایی کردووە. لە کاتی سەردانی سەرۆک کۆماری فەڕەنسا سەدان کەشاوەرزی ناڕازی ئەو بەرپرسەی دەوڵەتیان هوو کردو لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕهاتن. شانی باسە کە کەشاوەرزانی ئوروپایی خوازیاری کەمکردنەوەی باج، قەدەغەیکردنی هاوردەکردنی بەرهەمی کشتتوکاڵی دەرەکی، پێدانی پشکی سوتەمەنی، زیادکردنی حەقدەست و گۆڕانکاری لە سیاسەتەکانی یەکێتی ئوروپا. دوا هەواڵمان سەبارەتە بە پێکهێنانی کۆنفێدراسیۆنی کرێکارانی ئێرانی لە ئاڵمان. ڕۆژی شەممە 5 ڕەشەمە کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری و سیاسی دانیشتوی وڵاتی ئاڵمان بە فەرمی پێک هاتنی کۆنفێدراسیۆنی کرێکاری ئێرانیانی دەرەوەی وڵاتیان ڕاگەیاند.
مەبەستی چالاکانی کرێکاری و سیاسی ئێرانی دانیشتووی ئاڵمان لەو هەڵمەتە پشتیوانی لە کرێکارانی ئێران، گەیاندنی دەنگی کرێکارانی ئێران بە ڕێکخراوە کرێکاریەکانی جیهان، باسکردنی کێشە و گرفتەکانی کرێکارانی لە ئێران و کۆکردنەوەی کۆدەنگی بۆ پشتیوانی لە کرێکارانی بەندکرا و بێکارکراو لە ئێران. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرمونون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.